زانەری زۆر و فیچەری زۆرمان لەسەر ئەشکەوتەکانی کوردستان بینیوە. اینجا ئێستا کاتی ئەوەیە کە فیچەرێک لەسەر ئەشکەوتەکانی چین ببینین. اینجا لە وڵاتی چین ئەشکەوتی لەیە کە مێژووەکەی بۆ 1400 ساڵ لەمە پێش دەگەڕێتەوانێ بە چیایەکدا جواندا تاشراوە. اینجا ئەم ئەشکەوتانە لە 492 ژوور پێک هاتوون، هەر ژوورێکیان تایبەتمەندی خۆی هەیە، چەندین وێنەی سەرنجڕاکێش، کەلوپەل، شتی زۆر تایبەتی تایە. اینجا پێکەوانێ فیچەرێک دەبینین لەوێ بزانین جیاوازی ئەشکەوتەکانی چین و کوردستان چییە؟ بینەرمان بن. تەنیا 25 کیلۆمەتر لە سەنتەری شاری دونهوانگ لە پارێزگای گانسوی چین بە ژمارەیەک ئەشکەوت ئاشنا دەبین کە مێژوویان بۆ 1400 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە. ئەم ئەشکەوتانە لە سەردەمی فەرمانڕەوایی هان دروستکراون کە لە ژمارەیەک ئیمپراتۆری یەک بە دوای یەک پێکهاتبوو. 400 ساڵ حکمیان کرد و ئەم ئەشکەوتانیان لەسەر ڕێگەی ئاوریشم دروست کرد. بەڵێ سەرساموم بە شێوە و هێڵکاری و هەموو وردەکاریەکانی ئەم پەیکەرانە. بەڕاستی قورسە بێنین لە پێشچاومان ئاخۆ خەڵکی جاران چۆن توانیویانە پەیکەرێکی لەم جۆرە دروست بکەن، وەکو ئەو وایە ئەو خەڵکە تەکنەلۆژیان لەبەردەستدا بوو بێت. ئەشکەوتەکانی مۆگاو کە 1000 ئەشکەوتی بووداشی پێدەڵێن لە 492 ژوور پێکدەن. سەرجەمیان لە قەدی شاخێکدا تاشراون، هەر ئەشکەوتێک بە پەیکەر و کاری هونەری دەستی سەرنجڕاکێش بە زێر ڕازیندراونەتەوە. فەرمانڕەوایەکانی هان لە پێناو ئێرە جەنگاون و خوێنیان بۆی ڕشتووە. ئەو شەڕانەی لە پێناو ئێرە کراون لە سینەماکانی پارێزگای گانس و ڕۆژانە پیشانی خەڵک دەدرێن. حکوومەتی چین ئەمڕۆ بەباشی ئەشکەوتەکان دەپارێزێت و وەکو جەوهرێکی نیشتیمانی مامەڵەیان لەگەڵدا دەکات. ئەشکەوتەکانی مۆگاو هێندە سەیر و سەرنجڕاکێشن لە ساڵی 1970 یونیسکۆ بە فەرمی ناساندنی. ئەم شوێنە دێرینانە پڕن لە کارە ڕۆحی، ئەو خەڵکانەی پەرستنیان کردووە و پابەندیەکانی خۆیان بەجێهێناوە بەم شوێنە ئاسوودە بوون. تاشنی ئەم پەیکەرانە ئەومان پیشان دەدات کە خەڵکی دێرینی چین چەندە مەزن و بەهێز و خامەڕۆحیەتی گەورە بوونە. ئێستا ئەم ئەشکەوتانە سەرسوڕهێنەرێکی سەردەمن و ڕۆژانە 6000 گشتیار گروپ بە گروپ سەردانی ئەشکەوتەکان دەکەن. مامۆستایەکی شارەزاد دەستیان دەگرێت و زانیاریان پێدەدا. ئەم ئەشکەوتانە لەسەر ڕێگەی ئاوریشم هەڵکەوتون کە بە درێژایی مێژووی چین شوێنی تێپەڕبوونی کاروانە بازرگانی و دەسەڵاتدارەکان بووە لە ڕۆژهەڵاتی ئاسیاوە بۆ ڕۆژئاوا. لە بەردەم مێژوویەکی 1400 ساڵەی مێژووی ئەشکەوتەکانی بۆگا بودیەکان لێرە ژیاوە، هەرچەندە خۆیان لە ژیاندا نەماون، بەڵام چین دەیەوێت لە ڕێگەی عەرشەکانیانەوە ڕۆژانە ئەم ناوچە و ئەم ئاسەوارە دێرینە بە هەزاران گەشتیار ئاشنا بکات. ڕێکار عەزیز ڕووداو، گانسو، چین.